بسم الله الرحمن الرحیم سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران شاد و خۆشحاڵین خوای پەروەردگار دەرفەتی داین جارێکی دیکە لە بەرنامەی بەفەڕ بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینەوە. ئازیزان و خۆشەویستانم لە بەرنامەی ئەمڕۆماندا دەمانهەوێ باسی بەڵا بکەین لە ژیانی موسڵماندا. ئایا بەڵا چییە؟ و بەچی دەگوترێت بەڵا؟ و بۆچی بەڵا ڕوودەدا؟ هۆکارەکانی چین؟ و ئایا چۆن دەکرێت ڕێگا بگیرێت لە بەڵا؟ و بەڕاستی بەڵا بۆ خۆی مایەی ڕقلێبوونەوەی خوای پەروەردگارە لە بەندەکانی، یاخود خوای پەروەردگار دەیەوێت بەندەکانی پاڵفتە بکات، دەیەوێت لە بێژنیاندا دەیەوێت پاشیان بکاتەوە لە دنیادا و نایهەوێ بۆ تاوانەکانیانەوە بگەنە قیامەت. و ئایا پێغەمبەران سەلات و سەلامی خودایان لەسەر بێت تووشی بەڵا و تاقیکردنەوە و ناڕەحەتی زۆر بوون و چۆن مامەڵەیان لەگەڵ بەڵا کردووە و ئێمەی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ بەڵا بکەین؟ وەکو دەڵێن لە ئێستادا بەڵا لە ئاسمان و لە زەوی و لە هەموو شوێنێک بەڵا دەبارێ، هەتا وەکو زۆر جار قسە لەسەرەوە دەکەن کە بەڵا ئێستا دێتە ناو ماڵەکانەوە بۆ خۆی شەو و ڕۆژ بێپەروا جاری وا هەیە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەشێ ینی بەڵا ملت بگرێت، دەشێ بەڵا بەسرت دابێ. و ئایا پێویستە تا چەند ئێمە سەبر و ئاراممان هەبێ لە بەرامبەر ئەو بەڵا و تاقیکردنەوانەی کە خوای پەروەردگار ڕوبەڕووی ئێمەی دەکاتەوە؟ و ئایا دەشێ ئینسان ینی بەڵا لەسەر بەڵا بەسەری دابێ یان لە بەڵا دامێنێتەوە؟ ئەگەر لە بەڵا دامایەوە خۆی هۆکارەکەیەتی کە ینی بەڵاکان زیاد بنیان بەڵاکە توولانی بێ لەسەری، یان هۆکارەکانی دەرەچین و پەیوەندی بە خۆیەوە نییە. هەموو ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریان چەندین بابەتی تر دەوروژێن ئەوەی پەیوەندی بە بەڵاوە هەبێ لەگەڵ مامۆستای ئازیز و خۆشەویستمان مامۆستا حەمزە شوانی زانایی ئاینی. زۆر بەخێر بێ مامۆستا، خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێستان. سپاس دەکەم، دەستان خۆش بێ. مامۆستا ئێمە دیارە ژیانی بەڕێزیشتان و ژیانی ئێمەش و ژیانی تەواوی مرۆڤەکانیش ئەمڕۆ ئێمە باسی ژیانی موسڵمان دەکەین. مرۆڤی موسڵمان بەڵاو تاقیکردنەوە لە ژیانیدا بەسەریدا دێت. دەمانەوێت سەرەتا لە دەواازەوە کە دەچینە ژوورەوە بۆ بابەتەکەمان، بۆ بابەسەکەمان، بۆ گفتوگۆکەمان باس لە بەڵا بکەین، بزانین بەڵا چییە، بەچی دەگوترێت بەڵا، چۆن من بەڵا بناسمەوە لە شتێکی تر جیایکەمەوە. دەمەوێت سەرەتا بەڕێزت ئەگەر باسی بەڵامان بۆ بکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين حبيبنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پێشەکی دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆم دەرفەتە. خوای پەروەردگار بە توێشووی چاکە، بە عەمەلی ساڵح، بە قسەی خێر لێمان وەربگرێ ئینشاءالله. هەڵبەتە کاک بەختیاری بەڕێز، ئێمە لە دنیادا وەکو جەنابی ئیشارەتت پێکرد دنیایەک پڕ لە ناڕەحەتی و کۆسپ و تەگەرەیە. خوای پەروەردگار دنیای وا دروست کردووە، ئەم دنیایە بەدەستی خوای پەروەردگار هەڵئەسووڕێ. خوای پەروەردگار خۆی خالقێتی، خۆی ڕازقێتی، خۆی ئەیسوڕێنێکەون، خۆی وا دروستی کردووە. بۆیە وەکو ئەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. کەواتە هەموو دنیا لە دروستکردنیەوە تا مردنی، دروستکردنی دنیا لە ناوچوونی دنیا، دروستکردنی ئینسانەکان و مردنی ئینسانەکان نێوانیان تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. کەواتە لە ئاەتێکی ترا فەرمێ چی خوای پەروەردگار جەلە جەلالوه ونبلوكم بالشر والخير فتنة. ونبلوكم بالشر والخير فتنة. واتە لە خۆشی و ناخۆشیەکان، لە نیعمەت و نیقمەتەکان کە ئێمە ئەیدەین بە ئینسانەکانە هەمووی تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. دەشێ خۆشیش بێ، خۆشیش تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. کەواتە وا نەزانین کە یەکێک ئیلا دەبێت نەخۆش بێ پێ بڵێن تاقی کراوەتەوە، ئیلا تووشی بەڵایەک بێ، تووشی ناڕەحەتیەک بێ، ماڵەکەی بسووتێ، سیارەکەی بسووتێ، بڵێن تووشی تاقیکردنەوەی خوای پەروەردگار بووە. یەکێک دەوڵەمەندە خوای پەروەردگار تاقی ئەکاتەوە.
بەچی تاقیکاتەوە ئەمیان دەبێت شکرانی خۆی پەروەردیگار بکات. ئێمە وەکو ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردیگاری لێ فەرمێ ئیمان کاملی ئیمان سەبر و شکرە. کاملی ئیمان لە سەبر و شکر پێکاتوە. ئەو کەسەی کەوا تووشی ناڕەحەتیە بێ، ئەو کەسەی کەوا تووشی نەخۆشیە بێ، ئازارە بێ، دەرد و ناخۆشی تووشە بێ، دەبێت لێدا چی بکە؟ تاقیکردنەوەکە داوای لێکا سەبر بگرێ. دەبێت سەبر بگرێ لەسەر ئەو ناڕەحەتیانی کەوا تووشی بووە. ئەو کەسەی کەوا دوورە نەخۆشی، دوورە لە دەرد و بەڵا، لە ناو ناز و نیعمەتە ئەژری، هیچ ناڕەحەتیەکی نەبووە، سەرۆت و سامانێکی زۆر ڕژاوە بەسەریدا. ئەم تاقیکردنەوە داوای چی لێکا خۆی پەروەردیگار لێرە؟ دەبێت شکرانی خۆی پەروەردیگار بکە. هەڵبەتە ئینسان شکرانەکانش جیاوازن، یەکێک ناز و نیعمەتی بەسەرا ڕژاوە، دەبێت ئەم شکرانەیە حەقی ماڵەکەی دەرکا بۆ هەژاران، ئاگای لە دەوروبەرەکەی بێ، ئاگای لە براکەی بێ، ئاگای لە دایک و باوکو، ئاگای لە دراوسەکەی بێ. بە کەسێک ناگوترێت شاکیر یاخود شکرانە بژێری خۆی پەروەردیگار کە سەروەت و سامانێکی زۆر ڕژاوە بەسەریدا تەنها بۆ خۆی بێ، تەنها بۆ خۆی بێ و براکەشی کرێت چییە؟ براکی کرێکاری ئەکا، ناتوانێت هیچی لێ دەرکە. ئەمە دەرنەچوە لە ئیمتیحانەکەیە. کەسێک لەشی ساغە نەخۆش نییە، جسمێکی جوان، هەیکەلێکی جوانی هەیە، دەبێت شکرانی خوا بکە، بە عیبادەت بەسەری بەرێ، ئەبێ بە نوێژەکان بەسەری بەرێ، ڕۆژوو هەین توانای هەبێ ڕۆژوو بگرێ. ئەمە تاقیکردنەوەی خۆی پەروەردیگارە. کەواتە بەڵا هەر ناڕەحەتی نییە، بەڵا لە خۆشەکانیشدا هەموو دنیا پێکاتوە لە تاقیکردنەوەی خۆی پەروەردیگار. ئەم باسی بەڵا ناکەین، باسی تاقیکردنەوە. کەواتە لە چاکە و لە خراپە تاقیکردنەوەی خۆی پەروەردیگارە تا ئەو ئینسانە بزانێت بە سەبر بەسەرێ بێ یاخود شکرانی خۆی پەروەردیگارەکە. زۆر باشە مامۆستا، ئەو بەڵانی بەسەر ئینسان دێن، هۆکارەکانی پەیوەندی بە خۆیەوە هەیە، خۆی هۆکارە بۆی کە بەڵا ڕووبدا لەسەری، یا بەڵای ڕوبەڕوو بێتەوە، یا بەڵای بەسەردا بێ، یانەوە تا بەڵا شتێکە بەس خودای گەورە بەسەری دێنێ، یان عەبدەکانی خوای گەورە تووشی مرۆڤێک تووشی بەڵات. جوانە هۆکار زۆرن، هەندێک لە هۆکارەکان، هەندێک لە بەڵاکان، هەندێک لەو شتانی کەوا تاقیکردنەوەی خۆی پەروەردیگار ئینێرێ بۆ ئینسانەکە. دووەمش خۆی پەروەردیگار خۆی خۆشەویستەکەی خۆی تاقیەکاتەوە. تۆ کەسێکی دۆستێکت هەیە، تۆ خێزانی خۆت، برای خۆت تاقیەکەیتەوە بزانی خۆش تێویان نا، وەلیلای المەثل الأعلا. خۆی پەروەردیگارش ئەوێ بەندەکەی تاقی بکاتەوە، هەر بەوەندە لێ ناگەڕێ نوێژ بکە بڵێ من خۆم خۆشەوێ. خۆی پەروەردیگار ئەفەرمێ چی لە قورئانی پیرۆزە؟ ئەلیف لام میم، ئەعوذ بالله من الشیطان الرجیم، ئەلیف لام میم، ئەحەسیب الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا. ئایا خەڵکی وا ئەزانن کە تەنها گوتیان ئیمانمان هێنا ئێمە وازی لێ بینین؟ وەهم لا یفتەنون، تاقی ناکرێتەوە. یعنی خۆی پەروەردیگار بەوەندە ڕازی نییە ئینسان کە نوێژی کرد و تاقی نەکرێتەوە، دەبێت تاقی بکاتەوە بزانێت ڕاستەکە یاخود نا، تاکو نیشانی عالەمی بدا، نیشانی دەوروبەرەکەیدا. وەلیومەحص الله الذین آمنوا وەیەمحق الکافرین. خۆی پەروەردیگار ئیماندارانی پێ پاک ئەکاتەوە، ئیماندارانی پێ لە تاوان ڕەش ئەکاتەوە، کافرانش پێ بە هیلاک ئابا. دەبێت دەرکەوێت لە ناو خەڵکیە، ئەبێ ئەم حەقیقەتە بۆ خەڵکی بە دەرکەوێت بزانێت ئینسانە ڕاستەکە یاخود نا. یعنی گە ئینسانێک تاقی نەکرێتەوە بەردەوام نوێژکە، خۆی پەروەردیگار پێغەمبەری خۆی خۆشەویست لە قورئانی پیرۆزە فەرمێ قد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر. وەنیە بێگومان چەندین جار جوبریل هاتووە گوتوەتی ئەحەبەک الله، خوا خۆشی ئەوەی، بەڵام تووشی چی نەهات؟ تووشی دیان ناڕەحەتی هات، کوڕەکەی مرد، کچەکەی مرد، تووشی ناڕەحەتی بوو، پیساییانە کرد بەسەریدا، ددانەکانی شکا، تووشی دەربەدەری بوو، خۆشەویستەکانی شەهید بوون، خۆشەویستەکانی بوو لە ناوچوون بۆ خۆشەویستەکانی خۆی عامل حوزنی بەسەر خێزانە خۆشەویستەکەی مرد. یعنی ناڕەحەتترین کاتێ بۆ پێغەمبەری خوا لەو کاتەشا مرد. ناکرێت بڵێن خۆی پەروەردیگار خۆشی نەویستۆ، نەخێر. ئەمە کەونە خۆی پەروەردیگار ئینسانەکانی خۆی تاقی ئەکاتەوە تا چەندە بزانم ئینسانە خۆڕاگرە بێ. خۆی پەروەردیگار بڕێت لە قورئانی پیرۆزدا زیاد لە 100 جار ئەفەرمێ حەکیم، عەزیز حەکیم، عەلیم حەکیم. کەواتە خۆی پەروەردیگار خۆی حەکیمە، ئەیەوێ بە حکمەتی خۆی ئینسانەکە تاقی کاتە بزانە ڕازگۆی یاخودنا، بزانێ ئەم ئینسانە بەڕاستی خوا ئەناسێ، تاقی کاتەوە و نیشانی عالەمیکیشی بدا، بڵێ ئەی خەڵکینە چاو لە فڵانە کەسکەن چۆن سابر بووە، وەکو ئەیوب
وەکو محەممەد عليه الصلاة والسلام وەکو پێغەمبەران وەکو فڵانە کەس کەوا سەبری گرتووە دەبێت تاقییان کاتەوە هەموو ئینسانەکان. زۆر باشە مامۆستا کەواتە بەڵاو تاقیکردنەوە تەنها زیانە بۆ ئینسان وەکو هەندێک لێی دەڕوانن یان لەگەڵ زیانەکانیدا سوودیش دەگەێنێ بە ئینسانی ئیماندار. تاقیکردنەوە ئەگەر خی پەروەردگار تاقیکردنەوەی ڕووی ئینسانێکەوە کرد ئینسانێکی تاقی کردەوە ئەگە تێیدا دەرچێ بێگومان نیعمەتی خی پەروەردگارە ئەگە تێیدا دەرچێ بێگومان کە دەرەوەندی بە مەرتەبەی ئیمانەکەیەوە بە مەرتەبەی ئیمانەکەیەوە کە تێیدا دەرچوو ئێمە دەڵێن فڵانە کەس تاقیکردنەوەی کرد ئەگە دەرچوو پەیوەندی بە سەعی و کۆشەکەوێتی کۆشێکی کردووە دەرچوو پیرۆزبایی لێ ئەەکەین خەڵا دەکرێ هەدێ ئەدرێتێ بەڵام کە دەرنەچوو بێگومان عقوبە ئەدرێ بێگومان پێگوتێت تۆ ڕازگۆ نەبووی لە ئیمانەکەتدا. ئەیوب عەلەیهی سەلام 17 ساڵ نەخۆش کەوت بەڵام ئامادە نەبوو بڵێ خی پەروەردگار شیفان بۆ بنێرە هەتا لە کۆتاییدا دەزانێت دەڵێ ینی کە خی پەروەردگار ئەوە بۆ من باشتر دەزانێت بەڵێ بۆی دەکات بەڵام من داوای لێ ناکەم لە خی بەڵام داوای لێ ناکەم کە خی گەورەویستی چاکم دەکات. ئەنەسی کوڕی مالیکەی فەرمووی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خی لێبێ ئەفەرمێ ئەگەر پشکۆیەک بکەمە ناو دەستمەوە بیکەمە ناو دەستمەوە هەتا دەستەکانم پێوەی ئەسووتێ پێم خۆشترە لەوەی شتێک ڕوو بدا لە ژیانی مندا بڵێم خۆزگە نەبووە چونکە ئەم خۆزگەی من پێچەوانی ئیرادەی خۆیە پێچەوانی ئێرادەی خۆیە خی پەروەردگار بە باشی زانی و ئەمە تووشی من بێ تاقیم ئەکاتەوە سەبری لەسەر ئەگرم ئەمە باشترە بۆ من بۆیە ناڵێم خۆزگە ڕووی نەدایە تێگی کا بەخت کەواتە بەرامبەر بە تاقیکردنەوەکان کە تێیدا دەرچووی ئەبێتی نیعمەت بۆت و پێغەمبەری خوا فەرمیێ عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەفەرمێ لا يزال البلاء بالمؤمن والمؤمنة في نفسه وماله وولده حتى يلقى الله. بەردەوام ئینسان لە ماڵیدا لە خۆیدا لە ماڵیدا لە مناڵەکانیدا لە سەروەت و سامانیدا تووشی بەڵا ئەبێ هەتا ئەگاتەوە خی پەروەردگار. ئێمە لە بەهەشتانی ئێمە لە دنیادای لە دنیادا تووشی ناڕەحەتیە بێ هەتا ئەگەیتەوە خی پەروەردگار ئەفەرمێ چی وما عليه خطيئة بەڵام ئەوەندە ناڕەحەتی تووشە بێ ئەوەندە تووشی ناڕەحەتی و ناخۆشی و دەرد و بەڵا ئەبێ سەبری گرتووە لەسەری و ئەچێتەوە خزمەت خی پەروەردگار هیچ گوناهێکی پێوە نەماوە وما عليه خطيئة کەواتە ئەمە نیعمەتی خی پەروەردگار بوو لە بۆ ئەم ئینسانە. بەڵام ئەگەر ئینسانێک تێیدا دەرنەچوو ئەگەر ئینسانێک تاقی کرایەوە و دەرنەچوو خی پەروەردگار عقوبەی ئەدا لەوێدا. کەواتە زیانەکانی بەڵا ئەوەیە کە لەو کەسێک دەرناچێ کەوات تێیدا دەرناچێ ئەبێتە بەڵا لەوەی هەم لە دنیادا زەرری کردو هەم لە قیامەتشا ئینسانێکی ناجیح و سەرکەوتو نەبووە. وەگەرنا هەر شتێک ڕوبەڕووی ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان دەبێتەوە یعنی ئەگەر لە حاڵەتەکە سلبیش بێ بەهۆی سەبر و بەهۆی خۆڕاگری و بەهۆی ئەوەی کە لە ناویدا بێنێتەوە پێی وایە کەمەویستی خوددایە بەسەری داهاتوە و دەتوانێت تێیدا دەرچێت سەرکەوتو دەرەچێت ئەمە بۆی دەگۆڕێ بە جۆرەکانی ئینسان کە بەرامبەر بە بەڵاو نیعمەت و بەرامبەر بەم تاقیکردنەوەی دەرەچن ئینسانە بن بە چەند بەشێکەوە بەشێکیان مەحرومە بن لە هەموو خێرێک مەحروم لەو پاداشتێکەوە خی پەروەردگار لەگەڵی کردن و بەڵایەکی بەسەرە ناردن لەبەر چی ناسوپاسە و بەرامبەر بە خی پەروەردگار ناشکری دەرئەبڕێ هەر ئەوەندە نەفەرێکی لێ مرد هەر ئەوەندە لە بازرگانەکەی زەرری کرد ئیترەدا بە سینگی خۆیان پەنا بە خۆڵە خۆیان ئاخر بۆ ئەو تووشی من بوو بە نمونە کابرا کوڕەکەی منە دڵی خۆیان کەس نەبینی و ئیلا من نەبێ ئەمە لەم کۆمەلگەی خۆمان زۆر شتووە بوو ئەمە کوفرانی خی پەروەردگار ئینسانێک ئەگە کوڕەکەی لە پێغەمبەر نەسەندەوە خی پەروەردگار جوانە کوڕی لە پێغەمبەری خۆی کچی لە سندوێتەوە لە ژیانی پێغەمبەری خۆیان چی بووە پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وەسەلام لە تەمەنی حەوت مانگیە کچەکەی مرد کوڕەکەی لە تەمەنی ساڵ و نیوەکە کوڕێکی تری مرد لە تەمەنی 2 ساڵەیە کوڕێکی تری مرد لە تەمەنی 21 ساڵەیە کچێکی مرد خێزانەکە عوسمان لە تەمەنی 27 ساڵەیە کچێکی تری مرد ئەم پیاوە مەزنە کە خۆشەویستی خی پەروەردگار تووشی چی نەهات خی گەورە مەبەستیەوە بۆ کە ینی عەزابی بدە عەزابی نەداوە بێگومان زیاتر ناڕەحەتی چۆتە سەر دڵێەوە زیاتر تاقی کردێتەوە سەبری گرتووە شکرانی خی پەروەردگارشی کردووە بەڵام خی پەروەردگار چی پێبەخشی سەروەری مرۆڤایەتی پێبەخشی لە قیامەتیشە دەبێت شەفاعەت لە بۆ هەموو مرۆڤەکان کە لە قیامەتیشە تەنها گوێ لەو ڕائەگرتە دەبێت شەفاعەتکە ئەم پلە گەورەیەشی هەیە لە قیامەتە چونکە ئەم پیاوە مەزن لە دنیادا هەموو ناڕەحەتی توش بوو بێگومان بەرهەمی خۆڕاگرتن و سەبر و ئارامیش لەسەر بەڵاو تاقیکردنەوەکان
بەرزبوونەوەی مەرتەبەی ئینسانە یەکێک لە بەرهەمەکانی یەکێک لە هۆکارەکانی تاقیکردنەوەی ئەو ئینسانە منزلەتی بەرزە بێتەوە لای خۆی پەروەردگار. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتدا ئینسانەکان کە ئەبینن ئەهلی عافیە واتە و کەسێکەوە خۆشگوزەرانە هیچی نەبینە لە دنیادا دەوڵەمەندە سەرۆت و سامانی هەیە عیبادەتی خۆش کردووە نەتیجەی عەمەلی ساڵحی بەدەستهێناوە کردەوەی چاکەی زۆرە بەڵام ئەبینێ ئەو کەسێکەوە تاقی کراوەتە و تووشی چی بووە ئەو هەموو منزیلەتە ئەو تاجە شەڕەف و ڕێزەی نراوەتە سەرەوە کە ئەم ئینسانە سەبری گرتووە ئەڵێ یا لەیتەنا ئای خۆزگایە ئێمە پێستەکانمان بە مەقەست شەخسە کرا لە پێناوی خوادا لە پێناوی خوایە پێستمان ببڕدرایە پەنجەمان قاچمان ببڕدرایە یعنی ئەو ثەوابە ئەو پاداشە زۆرەی ئەهلی بەڵا ئەبینن کەواتە منزلەتی ئەهلی بەڵا ئەو کەسێکەوە سابرە منزلەتیان بەرزە بێتەوە هەروە دەبێتە کەفارەتی گوناهەکانیشان لە دنیادا. زۆر باشە مامۆستا پرسیارێک ینی سەر هەڵدەدان دێتە پێشەوەی کە بەڕاستی تاقیکردنەوە تووشی هەموو مرۆڤێک دەبێت یان بە پرسیارەکە بە شێوازێکی تر قسە بکەین کە ئەوژەوەیە ئایا تەنها ئینسانی مسلمانە بەڵای بەسەردادیان بەڵا بەسەر هەموو مرۆڤێک و بەسەر هەر کەسێک دادێک کە لە دنیادا هەیە جا کەسەکە مسلمانە غیرە مسلمانە لەسەر هەر دین و اعتیقادەکە خۆی پەروەردگار ئینسانەکان خۆی خەڵقی کردوون خۆی تاقییان نەکاتەوە ڕەنگە ئینسانێک تاقیە کاتەوە لەبەرەوەی ئیماندارە تاقیە کاتەوە تا بزانێت ڕازگۆیە کۆمەڵێکی تریش بێ باوەڕ تاقیە کاتەوە دەسەڵاتی خۆی نیشانەدا قووەتی خۆی نیشانەدای خەڵکینە ئێمە باس زەلزەلەی قیامەتەکەین زەلزەلەیەک ئەنێرێ لە دنیادا لە ژێر زەویە ئەم زەمینە کەوا تەختە لە ژێر قاچی تۆدا هیچ کەسێک ناتوانێت ڕایگرێ هیچ کەسێک ناتوانێت ئەو خۆرە لە سەروی تۆ پێشی ئەژیرێ هیچ کەسێک ناتوانێت پێشی بگرێ مانگ بە هەمان شێوە خۆی پەروەردگار نیشانی کۆمەڵی خەڵکی ئەدا لە بێ باوەڕان تاوکو بگەڕێنەوە بەلای خۆی پەروەردگار زۆرێک لە ئینسانەکان بە هۆکار و گەڕاوەتەوە بە هۆکاری ئەم دەسەڵاتی خۆی پەروەردگاری بینیەوە گەڕاوەتەوە خۆی پەروەردگار باسی قەومەکانی پێشووەکە باسی گەلانی پێشووەکە ئەفەرمێت تاقیمانکردنەوە زۆران بێباوەڕ بوون تاقیمانکردنەوە دەرنەچوون عقوبەماندان ئەوەی دەرچوو خۆی پەروەردگار ڕزگاری ئەکات و وەکو ئەهلی ئیمان خۆی هەڵسکۆتەوە خۆی پەروەردگار لەبارەی قەومی سەبەئەوە قەومی سەبە کە لە قورئانی پیرۆزە خۆی پەروەردگار ئەفەرمێت چی خۆی پەروەردگار لەقەد کانە لیسەبەئین ئایە قومی سەبە ئەفەرمێ نیشانەیەکمان داوت جەنەتانی عەن یەمین وەشیمال خۆی پەروەردگار باخ و باخاتێکی زۆر لە لای ڕاست و لای چەپ لە ئەو شارۆک لە مێژوودا هاتووە باسی لە یەمەنە ئەفەرمێ بەلای ڕاست بەلای چەپە بۆ وڵاتێکی تر ئەڕۆشتن لە شارەکەی خۆی بۆ وڵاتێکی ترە ڕۆشن بەژێر بەحرە بەژێر عەفو سێبەریدارە و بەحر و دەریا و دەریاچە و ئاوی لێ بووە حتا شارێکی تر لەو نیعمەتە گەورەیە دەفەرمێکی جەنەتانی عەن یەمین وەشیمال بەم لایە بۆ وڵاتە ڕۆی بەو لایە بۆ وڵاتێکی ترە ڕۆی خۆی پەروەردگار پێمان بەخشی و پێمان گوتون چی کولو من ڕیزقی بخۆن لە ڕزقی خۆی پەروەردگار وەشکوڕوا لەه بەڵام شوکرانەی خۆی پەروەردگار لێرە تاقیکردنەوە چی بە ناز و نیعمەت بەڵام دەفەرمێ بەلدەتون طەیبە وەڕەب غەفوور شارێکی خۆی پەروەردگار بەو هەموو ناز و نیعمەتەوە خۆشگوزاران ئەفەرمێ چی فەلەمما ئەعرەضوا بەڵام شوکرانی خۆی پەروەردگاریان نەکرد پشتیان لە نیعمەتەکەی خۆی کوفرانی خۆی پەروەردگاریان کرد ئەفەرمێ چی فەئەرسەلنا عەلەیهیم سەیل العەرم ئەو کاتەی ئێمە تۆفانمان بۆ نادەن کەواتە خۆی پەروەردگار غەیری ئەهلی ئیمانش تاقیە کاتەوە بەڵام دەسەڵاتی خۆی نیشانەدا کێم ناز و نیعمەتی ڕژاندووە کێم زەمینی ڕاگرتووە کێم ئاسمانە جوانی ڕاگرتووە بە شێوەیەک لە شێوەکان تاقیکردنەوە بۆ ئەهلی ینی غێری باوەڕداریش غێری مسلمانیش لە حاڵەتێک لە حاڵەتەکاندا هۆکارێک بێ بۆی کە پێی هۆشیار ببێتەوە جارێکی دیکە پێی بە ئاگا بێتەوە لە خەوی وما أرسلنا الآيات إلا تخويفا بۆ ترسانی خەڵک خۆی پەروەردگار فەرمێ بۆچی ئێمە ئەو ئاەتانە ئەنێرین بۆچی دەسەڵاتی خۆمان نیشانی خەڵکە دەین ئەم تسۆنامی و کۆمەڵێ ڕووداوی گەورە هەین لە بمەلەرزەی وا هەبووە هەر لە وڵاتی خۆماندا ئەو 1-2 ساڵە
پار و ئەوانە ئەو بوومە لەرزانەی چی ڕووی نەدات؟ هەنی بوومەلەرزەی وا هەبووە لە یابانە 100,000 خەڵک مردوون. هەلێرە خەڵ لە حاڵشی دەرونی زۆر خراپ دەکەێت لە کاتێکدا زۆر کەمیش بوویانی. خی پەرۆگار فەرمووی بۆچی نێرن ئیلا تەخویفە بۆ ترسانی ئەوان تاوەکو بگەڕێنەوە. خی پەرۆگار بە بەزەیە ئەوێن دەسەڵات و قدرەتی خۆشی نیشان بدا کەوا ئێوە لە غەفڵەت داژن، ئێوە هەڵە ئەکەم بەم شێوازاژن، ئەبێ بگەڕێنەوە بۆ ژێر دەسەڵاتی خوای پەروەردیگار، ژێر فەرمانی خوای پەروەردیگار. بۆیە ئەگونجێ ئەم تاقیکردنەوەی ئەو بەڵایە هەم بۆ ئیماندار هەم بۆ غیری ئیمان لەمێیان تاقیە کاتەوە بۆەوەی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردیگار. کەواتە ئێستا ئێمە دەکرێت بڵین دەشێ ئینسانی ئیماندار ئەو بەڵایانەی بەسەری دێن لە خودی ینی وەکو بڵێ واتایەکی بەڵا کە بڵێ ناڕەحەتی و ئازار و هەموو ئەمانەیە بیگۆڕی بە عیبادەت، یعنی تۆ ئەمە بە عیبادەت سەیری بکەیت کە خوای گەورە ئەمە توش دەکا ینی سەبری لەسەر دەگری، پێ دوایە ئەمە تاقیکردنەوەیکی خوایە، پێ دوایە خوای گەورە دەیهەوێ ڕەحم و بەزەی خۆی بەسەر تۆ دابڕێژێکە بەمە تاقی دەکاتەوە بەشتی گەورەتر تاقی ناکاتەوە. وهەبی کوڕی منەبه کەمە بە عیبادەت وەربگری بێگومانەوە دەبێتە ئەفەرمێ ئینسان لە فیقه و شریعەتی خوای پەروەردیگار تێ ناگەمزانەوە. وهەبی کوڕی منەبه فەرمێ لە شریعەتی خوای پەروەردیگار تێ نەگەیشتووە ئەگەر بێت و موسیبەت بە نیعمەت تێنەگا. تەماشاکە ئەگەر بێت و موسیبەت بە نیعمەت تێنەگا، چونکە ئەو موسیبەتە بێتە نیعمەت لە بۆ تۆ ئەگەر گوناهت ڕەش بکاتەوە و منزلەتت بەرز کاتەوە لە لای خوای پەروەردیگار و تۆ سەور بگری لەسەری دەبێتە نیعمەت لە بۆ تۆ. عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبێ ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئینسان هەتا تاقی نەکرێتەوە خۆی ناناسی، هەتا تاقی نەکرێت. من هەتا تاقی نەکرامەوە عایشە ئەفەرمێ کە بوختانیان بۆ کرد خۆم نەناسی چ منزلەتێکم لای خۆی پەروەردیگار. تو تەماشاکە خۆی پەروەردیگار بەسەر من دەنێرێتە خوارەوە، ئاەتە نێرێتە خوارەوە، دیفاعی لێ ئەکا. یعنی پێغەمبەری خوا کە دوای مانگەی عەلەیهی سەڵات وەسەلام دێتەوە بۆ لای عایشە دەیەوێ مژدەی بداتێ، ئەڵێ من بە منەتی تۆی نازانم، منن مەکە بەسەرمە، خوای پەروەردیگار لە من خۆش بووە، تۆ مانگێکە منە دەرکردووە، تۆ مانگێکە لە من دوور کەوتیتەوە، کەس قسە لەگەڵ من ناکە، بەڵام ئێستاکانە بەس سوپاسگوزاری خوای پەروەردیگارم، سوپاسگوزاری خوای پەروەردیگارم چونکە لە گوناهەکانم خۆش. چ مەنزیلەتێکە بەهۆی ئەم تاقیکردنەوەیەوە بەهی خوای زانی. بۆیە زۆر گرنگە ئینسان بە تاقیکردنەوەکە بەهی خوای پەروەردیگار بزانێ تاوەکو بێ بە نیعمەت بەسەرەوە. زانایانە فەرموون چی؟ عومەری کوڕی عەبدولعەزیز، عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو خەلیفە بەڕێزە، زۆرێک لە ئاواتەکانی هاتووە دی، کوڕێکی یانی 5-6 کوڕی هەبوو، یەک لە کوڕەکانی متەوەکیل عەبدولمتەوەکیل. ئەم کوڕەی زۆر خۆشەویست. تەسەوڕێکی کا بەختیارەزانی چی پێوت بوو؟ کوڕەکەی دێتە لایەوە پێی ئەڵێ یەک ئاواتم هەیە لێم خۆش بووە، ئەڵێم تۆم زۆر خۆشەوێ، تۆم زۆر خۆشەوێ. ئەم کوڕێکەوە ژیرترین کوڕ بووە لە گەنجێکی زیرەکش بوو، مشورەتی بۆ باوکی کردووە لە بنەماڵەی دەسەڵات و بنەماڵەی خەلیفێ و هەمان شێوەش باوکی پرسی پێکردەوە. کوڕی خۆیەتی لە تەمەنی 90 ئەهلی ڕاوێژ بوو، بەڵام ئەهلی ڕاوێژ لە تەمەنی 90 ساڵیە. پێ ئەڵێ تۆم زۆر شیرینی لە دڵما، حەزەکەم خوای پەروەردیگار تۆم لێ بسەنێ تاوەکو خوای پەروەردیگار وەکو منزلەتێک و دەرەجەیەکی بەرز من سەبری لەسەر گرم پلەم داتێ لە ڕۆژی قیامەتە. ئەو بوو لە تەمەنی 90 ساڵیشە خوای پەروەردیگار بە دڵی خۆی لەگەڵ کرد و برچیەوە، سەبرشی گرت لەسەری. تێگەی ئەهلی ئیمان وا تێگەشتوون، بەڵام بەداخۆی ئینسانێکە بینی وەکو ئەهلی ئیمان ینی ئامادەیان هەیە بۆی قورسترین تاقیکردنەوەیان بەسەر بێ. پێشی خۆشە هەندێکیان، یعنی من لە ژیانی هەندێک لە زانانە بینیومە پێی ناخۆش بە 40 ڕۆژ تێپەڕێەوە بەسەریا لە خۆی ترسا و گوتێت ڕەنگە من منافق بم، نیفاقم تێدا بێ، 40 ڕۆژە تێپەڕێەوە نەخۆش نەکەوتم. بەڵام ئەمڕۆ کە کابرا هەڵامەتێکە گرێ تووشی ناڕەحەتێ بێ، دەڵێ یعنی ناشکری دەرەبڕێ، هەڵامەتێک شێکە ئینسان تووشێ بێت، ئازارێک تووشیە بێ. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام هەر ناخۆشیەک ما يصيب المسلم من نصب لا ئازار ولا وصب لە غەم و پەژار ولا هەم ولا حەزن، لە هەر ناخۆشێک تەنانەت بە خوتوورەی دڵتا بە دڵت شتێکت پێ ناخۆشە ئیلا کانە کەفارە، ئیلا بێ بەچی بە کەفارە لە بۆ ئەم ئینسانە. بۆی ئینسان دەبێت ناڕەحەت نەبێ کاتێککە تووشی نەخۆشیێک بێ. بەداخۆکو جەنابی ئیشار کابرا نەخۆشەکەوێ دەڵێ خوایە بەس منە نەخۆش خستو، کوڕەکەی مرێ دەڵێ خوایە بەس من، سیارەکەی شتێکی لێبەرێ، ماڵەکەی ئاخر ژیانی دنیا وایە،
نابێ ئێمە پرسیار لە خوای پەروەردگار کەی مڵێن خوایە تۆ بۆ وات کرد وەکو دەڵێن شتت هەبێ خوای پەروەردگار فەرمووی لا يسأل عما يفعل بەڵێ وهم يسألون پرسیار لە خوا ناکرد خوایە تۆ بۆ وا لە من کرد بەڵام خوا دەتوانێت پرسیار تاقیکردنەوە پرسیار ڕوبەڕووی خەڵقی خۆی بکە بۆ واتان کرد بۆ واتان کرد ئێمە واتان لێەکەین ئەمە دەسەڵاتی خوا خالقە خوا رازقە و خۆشی ئێمەی دروست کردووە وتلك الأيام نداولها بين الناس ئەمڕۆ تۆ نەخۆشی بەیانی ساقە بیتەوە ئەمڕۆ لە شتاقی بەیانی نەخۆشە ئەمڕۆ دارای سپینە نەداری یانی تو تەماشای نیعمەتەکانش کە لەوانەیە نیعمەتەکان زۆر تریشن لە چاو بەڵاکانەوە ئەمڕۆ کە تۆ لەش ساقە ناز و نیعمەتت تێ نانی بەیانت خواردۆ بەڵێ خواردومە خێزانت هەیە بەڵێ هەمە مناڵت هەیە بەڵێمە بدڵخۆشیەوە هاتوویتە دەرە بەڵێ بدڵخۆشیەوە نەخۆشی نەخێر نەخۆش نیم سەرۆت و سامانت هەیە بەڵێ بۆ نیۆڕۆ نان هەیە بی خۆی بەڵێ نیعمەتی ئێوارە هەیە بەڵێ هەیە ئەی نەخۆشی چیت هەیە وەڵا هیچم نییە کاواتە کامیان زۆرترن هەر نیعمەتەکەی خوای پەروەردگار زۆرترە بەڵام کەمە تاقیکردنەوە یەکەش ڕوو لە ئینسانەکە ئەبێ سەبری لەسەر بگرێت خوای پەروەردگار داوای ئەوە دێت هەندێک کەس أخي پیغمبر عليه الصلاة والسلام فرمى اللهم إني أعوذ بك من الكفر والفقر وأعوذ بك من عذاب القبر من عذاب القبر خويا من بله خويا خوم ده بارزم بتو ولا كفر يعني ولا ككافر ببما ولا فقيري ولا عذاب قبر لا زاري قور بله قور وشاردان هندي كس هي بردوام لجاني ده هر فقيرة لا تواوي يعني من بإستا بحالي حياتي خوم هندي كس بيني وەکو دەڵێن نانی بەنانی ڕانەگەیشتووە لەسەر ساجەکە ینی بەردەوام ئەو کابرای فەقیر بووە بەردەوام ئیشیش دەکا ینی تەمەنی چووە بە ساڵدا ئێستا و پیر بووە هەر خەریکی کرێکاری و هەر زەحمەت و هەر قوڕ بەسەریە بەڕاستی ئەمەش ینی دەبێ ئەو کەسا خۆی بەراورد کە بڵێ باشە ئاخر خۆیان جان تۆ بۆ دەیدە فڵان کەس و نایدەی بە منیان بەڕاستی لەسەر ئەو فەقیرەی کە هەوڵدەدا کابرا تێدەکۆشێ جوهدی عرەقە دەڕێژێ جوهد دەخاتە گەڕ بەڵام هەر لەسەر ئەو فەقیریە دەمێنێتەوە بەڕاستی ئەمەش تاقیکردنەوەیکی گەورە نیە بەڵایەکی گەورە نیە کە ئینسان دەبێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی بە دوور دەگرێن دەڵێ خوایە خۆم دەپارێزم بە تۆ لەوەی کە فەقیر ببم بەڵام هەر کەسێ لە فەقیر بەڵێ ئەومان فێرەکە نابێت داوا بکەی خوای پەروەردگار بەڵات بووە بنێرێ يعني خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هیچ فەرمودەیەکە نەیفەرمووە خوای تووشی بەڵام بکە باسەڵی لەسەر ولا تتمنوا لقاء العدو نابێت تۆ چونکە چێڵە تۆ خۆڕاگرە بیت بڵێ خوای بەڵام بۆ خوای نەخۆشیم بۆ بنێرە با بێتە کەفارەت چێڵە لەم نەخۆشیە تۆ سابر ئەبیت وانە تۆ وەکو دەڵێ ئینسانێکی لەوانەیە لەو کاتەیە تۆ گۆڕانکاری بەسەردا بێت کەواتە دەبێت پەنا بگری لە بەڵا دەبێت پەنا بگری لە فەقیری پەنا بگری لە هەژاری پەنا بگرە لە عەذابی قەبر بەڵام ئەگەر کەوتی شوێنایی ئاگادار بە سەبر بگرە ئارام بگرە هەمیشە داوا بکە لە خوای پەروەردگار سابرت بکە هەمیشە داوا بکە لە خوای پەروەردگار ئەو ئیمانت پێ بە ئەو یەقینت پێ ببەخشێ کە تو لەو کاتەیە ئەمانە هەموو لەلایەن خوای پەروەردگارەوە ئێمە ئیماندارین کا بەختیار یەکێک لە ئەهلی ڕوکنەکانی ئیمان چییە ئەن تؤمنە بالله ومەلائکەته ورسوله وكتابه ورسوله واليوم الآخر والقدر خيره وشره دەبێ هەمووی بە قەدەری خوای پەروەردگار بزانین جا ناز و نیعمەتە خەیرە ئەوێ بەهین خوای پەروەردگار بزانین شوکرانی لەسەر بکەیت ئەگەر خراپەیەکشە ئەگەر نەخۆشیەکە ئەگەر ناڕەحەتیەکە ئەگەر هەژاری هەتا ئەمڕۆکە هیچ نەبووە وەکو قسەیەکی خۆش برایەک دەیگوت ئەڵێن سوڕەتی واقعە بخوێنی لە هەژاری دوورەکەیتەوە ئەی فەرمووە خۆی کوڕەکە تەمەنی 25 ساڵ بە دەیگوت لەوەتەی من هەبێ خوێنم وتم کاکە حەدیثە ضعیفە ئەوە یەکەم ضعیفە دووەمەش خوای پەروەردگار حەکیمە دەیەوێت جارێت ئەوە بە هەژاری بژی یعنی پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئینسانی وا هەیە بە هەژاری خوای پەروەردگار گەورەی کردووە ئەزانێت کە دەوڵەمەند بێت لە خۆی دەرەچێ ئێخر خۆش بۆ خۆی بەڵایە تۆ دەوڵەمەند ببی و ئەگەر لە ژیانی خەڵک نەمێنێ ئەگەر لە ژیانی کەس و کار نەمێنە کو لە سەرەتاشەوە ئاماژەت پێ کرد ڕەحم بە کەس نەکەی نەزانی ینی زۆر کەس مامۆستاوانەی کە ژیانیان خۆشە لە خانووی باشدان سیارەی باشیان هەیە مەسەلەن کوڕیان هەیە کچیان هەیە خزمیان هەیە لە ڕەفاهیەتدان قەت نەبوونیان نەبینیوە یعنی ئەمە تاقیکردنەوەیەکی گەورەیە لە خۆشیەکە خەڵک لە تەلەڤیزیۆنەوە یان خەڵک دەڵێ فەقیری هەیە پێی شتێکە یعنی کە بەڕاستی ئەرێ لە کەوندا شتێکەیە ناوی فەقیر و هەژاری و نەبوونی بێ خۆی چی نەبینیوە چکە نەبینیوە بۆیە بەڕاستی ئەوەش تاقیکردنەوەیشی گەورەیە کە تۆ هەتبوو دەبێت ئاگادار بی
کە دەشێت تۆش ڕۆژە ڕناوە گوارە لێبێ یان کە خوا منەتی بەسەردا کردووی هەتا ئەگەر لە ژیانی خەڵکە بێ ئەوڕێ لێ بدەوە چکە بەڕاستی مڵک و سامانیش ببوونیش بە تەنهایی خۆت نییە هەتا تەمەن و جەستەی خۆت هەتا لاشەی خۆت کە لاشەیەکی ساغت هەیە بڕۆ هاوکاری خەڵکی پێ بکە إن في المال حق سوى الزكاة پێغەمبەری خوا فەرمووی تو لەوانەیە کابرا زەکاتش دەرەکا بەڵام لە غەیری زەکاتش حەق لەو ماڵەتە هەیە دەبێت بیدێ بە خەڵک لێ بخوا زۆر جار ئەو ناز و نیعمەتە لە بەڵای هەندێک خەڵک گەورەترە لە بۆ ئینسانە خوا تاقی کردوێت و تاقینەوەکی گەورەترە لە نەخۆشی لە ناڕەحەتی دەبینێ خەڵک گرفتارێکیان هەیە پێویستیان بە پردێکی بچکۆلە هەیە لە ناوچەیەک ناتوانن بپەڕنەوە ئەم پارەی هەیە زۆر گەورەیە پشتی بەسیتر هەیە ناتوانێت بنمونە ئەمە شتێکی بە هەر بەسیتیش بێ کابراێک نەخۆشە توانی ئاوڕی لێ بدەیتەوە یعنی شتێکی بەسیتیان بۆ بکەی هەم خەڵکیش خۆشی دەوی تۆ لەو تاقیکردنەوەش دەرچووی کە هاوکاری خەڵکی پێ بکەی زۆر باشە مامۆستا هەندێک کەس دەڵێ بەڕاستی بەڵام زۆر بەسەردادێ هەنی بەردەوام نەخۆشم ئەمیانم نەخۆش بوو ئەی هاوار ترسم سبێنە ئەویانشم نەخۆش بێ ئەویانژی لەو لاو گورچی لی دێشێ پەنا بەخۆ ئەویان تەواو بوو ئەویان لەو لاو تووشی شەکرە بووە پەنا بەخۆ ئەویان لەو بوو سیارەکەی لەو لە دام دەکە ئەو لەویان لەو لا بوو لەوێ ماڵەکەی سوتا بنمونە هەموو ئەم تاقیکردنەوەوانە ئەو کەسەی کە زۆر تاقی دەکرێتەوە جیاوازی نییە لەو کەسەی کە کەمتر تاقی دەکرێتەوە بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئینسان کاتێک خوای پەروەردگار ئینسانێکی خۆشویست تاقی ئەکاتەوە ئیذا ئەحەبە عەبدەه ئیبتەلاه تاقی ئەکاتەوە جا ئیبتەلاه بە هەر جۆرێک تاقیکردنەوە ئەمڕۆ تووشی شتێکی ترێکە بەیانی تووشی شتێکە یا حتمەنە ئەو ئینسانی کە وایە خۆشەویستیەکی زیاد لەلایەن خوای پەروەردگار لە بۆ ئەو ئینسانە هەیە جا ئینسانش دەبێەوە تێبگەین کە خوای پەروەردگار تاقی ئەکاتەوە بەڵایەک ئەنێرێ ناڕەحەتیەک ئەنێرێ بۆچی ئەنێرێ خۆ بۆ شتێکی نانێنێت تۆ پێت خۆشە من پێم خۆشە شتێکم لە ناو بچێ خوای پەروەردگار تاقیم کاتەوە ئەو شتم بۆ لە ناو بەرێ نەخێر شتێکم ئەوێت لە ناو نەچێ خوای پەروەردگار تاقی کاتەوە لە ناوی ئەدا شتێک واتە تاقیکردنەوەکان بەڵاکان لە بۆ شتێکە کە من حەز بە لاچوونی ناکەم حەز بە ئەوەکەم هەم بێ بەردەوام هی خۆم بێ بەڵام خوای پەروەردگار لە ناوی بە تا سابر بم لەسەری حەز بە کەس حەز بە مردنی کوڕەکەی ناکە حەز بە مردنی کچەکەی ناکە بە مردنی خێزانی ناکە بە لە دەستدانی سەرۆت و سامان ناکە بەڵام خوای پەروەردگار چێ تاقی کاتەوە بە یەکێک لەو شتانە خۆگە تاقیکردنەوە لە ئەو شتە ناڕەحەتیانە بێ و پێ ناگوترێت تاقیکردنەوە دەبێت شتێک بێت تو پێت ناخۆش بێ تا دڵتەنگ بی تا ناڕەحەتتر بی تا بەردەوام تۆ ناڕەحەت بی خوای پەروەردگار کە بە کەفارەت تا تۆ بەردەوام سابر بی لەسەری خوای پەروەردگار پلە و مەنزیلەتت پێ بەرز دەکاتەوە حتمەن ئەو ئینسانیش کەوا بەردەوام فەقیرە بەردەوام هەژارە من لێرە ڕۆیان تێەکەم پێ ئەڵێم بێگومان هەر یەکێک لە ئێمە وە تۆیش ناگەین بە مەنزیلەتی یەکێک لە پێغەمبەران ناگەین بە مەنزیلەتی پێغەمبەر ئەیوب کە وەکو وتمان 17 ساڵ نەخۆش کەوت ناگەین بە مەنزیلەتی مەکانەتی نوح عەلەیهی سەلام یوسف عەلەیهی سەلام یوسف خۆشەویستی خوای پەروەردگارە هەر لە منداڵیەوە لە ناو بیرەکە و لە ناو سژنەکە و تووشی ئافرەتێک و یعنی ئەم هەموو تاقیکردنەوەی بەسەر چۆ سەردەسەڵاتەوە ئەمانە هەمووی تاقیکردنەوە چەندین ساڵ تێپەڕی 40 ساڵ تێپەڕی ئەو کات چۆ سەردەسەڵات و خوای پەروەردگار حکمی وەنەر یعنی ئینسانی وای لەوانێت 10 ساڵە فەقیرە ناشکریەکە بەڵام نوح 950 ساڵ تووشی ناڕەحەتی بوو ئیبراهیم چی پێ ناخۆش بوو لە وڵاتەکەی خۆیان بە ڕافاهەیە دەژیا قەومێکی خۆش گوزەران لەگەڵ باوکی خۆیدا باوکی کەسایەتیەکی هەبوو تیجارەتێکی هەبوو بەڵام خوای پەروەردگار تاقی کردەوە دەبێت لە وڵاتەکەی دەرچێ تەبەڕای کرد لە باوک لە کەسوکار لە خزم و کەس لە وڵاتی خۆی دەرچوو بۆ وڵاتێکی تر هاتە عێراق لە عێراق چووە میسر لە میسرەوە بەرەو مەککە و مەدینە پاشان لەوێ خوای پەروەردگار گوتی بگەڕێەوە بۆ فەلەستین ئەو هەموو ناڕەحەتیە کەواتە ئەو ئینسانی کەوا دڵی لە خۆیدا ئەمێنێ ئەو ئینسانی کەوا دەڵێ من هەژارم با بزانێ لە هیچێک لە پێغەمبەران گەورەتر نییە ناگە بە مەنزیلەی پێغەمبەران بۆچی ئەوان سابر بوون بۆچی ئەوان خۆڕاگەر بوون ئەی بۆ من خۆڕاگەر نەبوون بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو عایشە فەرموویە مانگ تێپەڕێ و 2 سەر مانگمان بینیوە واتە مانگ 2 جار بینیومانە یەکی مانگ جارێکی ترش هەڵاتۆتەوە ئللا ئەسوەدان هەبوو لە ماڵی ئێمەدا ئەسوەدان چییە؟ خورما و ئاوی هەبووە هیچی تری نەبوو بیخۆ یعنی تۆ تەسەوڕەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەککەیە 13 ساڵ تووشی ناڕەحەتی بوو 13 ساڵ تووشی دەربەدەری و ئەو هەموو ئازارە خۆی و خێزان و ئەو سەحابە بەڕێزەکانی وای تازە موسڵمان بوونە
سەری ئەوانش 3 ساڵ حەسار کرایە سەریان 3 ساڵ لە شێوی ئەبوو تاالبە یعنی ئەو حەسارەت چۆن بڕێت تەماشاکە نان نەبوو بیخوا ئاو نەبوو بە ئیسراحەت بیخوا کەسێک نەبوو بچێ قسەی لەگەڵا بکە نەیتوانیوە وەکو دەڵە شەوچەرێک بچێتە ماڵی خزمێکی دابنیشە 5 دقیقە قسەی خۆشکە و شتێکی خۆشی بێنە بیدەنێ بۆ ئەوان توانیان سەبر بگرن و ئارام بگرن خەبابی کوڕی ئێڕەت دەچێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ پێغەمبەری خوا ئەمە تاکەی ئاین لە شێوی ئەبوو تاالبایە ئەو هەموو ناڕەحەتیان توش بووە ئەڵێ پێغەمبەری خوا ئەمە تاکەی بۆ ئێمە تووشی ئەم ناڕەحەتە دوعای بکە لە خوای پەروەردگار بێگومان پێغەمبەر دوعای بکردایە گیرایە کرد و ڕزگاریشیان ئەبوو بەڵام حکمەتی خوا وانە دەبێت تاقییان کات و دەڵێ خوای پەروەردگار ئەی پێغەمبەری خوا تاکەی ئێمە وابین پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بۆ قسەیە گوتی ئەی خەباب ئەزانی لە قەومەکانی پێشوو پێغەمبەریان گرتووە بە مشار لەتیان کردووە سەبرشی گرتووە لەسەری ئەزانی چەندین پێغەمبەریان سەر بڕیەوە یەحیا کە خوای پەروەردگار ناوی ناوە لە ئاسمانەکانە سەریان بڕی ئەزانی زەکەریایان دوولەت کرد یعنی پێغەمبەرێک بە لە پێناوی خوایە دوولەت بکرێت و ئێستا برسیتە برسێتەکەش چەندێکە لەوانەیە وەکو خەڵکی نەتوانی بژی ئەگەنە نانی ئێوارەت هەیە کەس کاک بەختیار لە کێلی هیچ قەبرێک نەنووسراوە ئەم ئینسانە لە برسا مردووە ناژنووسێت دڵنیا بە هەتا قیامەت نانووسرێ خوای پەروەردگار ڕزقی ئەدا وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەجەل چۆن بە دوای ئینسانوەیە ڕزقوا بە دوای ئینسانوەیە ئەجەلەکە گەیشتبێ ڕزقەکەشە وەستێ واتە ڕزق هەر بەردەوام بە دوای تۆ دێ ناز و نیعمەتی دنیا ئەوەی کەوا تۆ پێ ئەخۆت و ئەچێتە مەعیدەتەوە بەردەوام بە دواتەوەیە بەڵکە هەندێک کەس هەندێک عائیلە هەیە هەتا با بڵێن بە خێوکەری عائیلەکە ئەوەی کە نەفەقیان دەچێت با بڵێن باوشی باڵێن پیاوی ماڵەکە هەتا وەکو پیاوی ماڵەکە لە ژیاندایە وەکو دەڵێ نانی ئێستایان هەبوو بێ نانی زەمێشتریان نەبە بەڵام کە ئەو دەمرێ بعکسەوە جاری وایە زۆر دەوڵەمەند دەبن تووشی ڕەفاهێت دەبن یعنی لەم لاوە خەڵک بە نیقمەت تەماشای بە بەڵات تەماشای بەڵام لەو دێتە ڕەفاهێت ناڵەکانی بێ باوک کەوتن بەڵام لەو تەماشاکی ناز و نیعمەت کوڕە خانووەکە خۆی گەورە دەرگایەک لە داخە دەرگای تری لێ دەکاتەوە بێگومان دایان دەرگای ترەکات بێگومان مامۆستا شتێکی ترمان هەیە وشەوەی هیوا هەیە دەڵێ من لە ژیانمدا هەر نەخۆش نابم هیچم بەسەر نایە ئەوە چەند ساڵە مەسەلەن من ماشەڵڵا ینی تووشی معیشەتم هەیە بازاڕم هەیە دوکانم هەیە چوزانم بازرگانیم هەیە تووشی زەرەر و خەسارەت نەبووم چەند ساڵە سیارەم هەیە دامم نەکردووە چەند ساڵە مەسەلەن ماشەڵڵا کەسێکمان نەمردووە کوڕەکانم هەموو گەورە بوون هەموو منداڵیان هەیە نەوە نەتیجەم هەیە ینی وەکو بڵێ فەخر و شانازیەک دەکا کە تووشی بەڵا نەبووە بەڕاستی ئەمەش بۆ خۆی دیسان ئەو بەڵانیە کە خوای گەورە بە شتێکی ناڕەحەت تاقی ناکاتەوە ئای چۆن دەبێت ئاگادار بێ ئەمەش تاقیکردنەوەی خوای گەورە بە سەبری لەسەر شکرانە بکە کە خوای گەورە تووشی ناڕەحەتێکی گەورەی ناکا بێگومانەوە ئەو قسەی کەوا بەو شێوازە خۆی بەڵایە دووەمش ئەم لەژێر تاقیکردنەوەی نیعمەتایە ئەم لەژێر تاقیکردنەوەی نیعمەتایە خوای پەروەردگار داوای شتێکی خوای پەروەردگار فەرمووی وەنەبلووکم بالحەسەنات والسەیئات وەنەبلووکم بالحەسەنات والسەیئات بەو چاکەکەوا ئەم ئینسانە خۆشگوزەرانەوە هیچ نەخۆش نەکەوتەوە سەرۆت و سامان و کوڕی لە زانکۆی و کچی لە زانکۆی و پارەی هەیبیدا بە هەمویان و هیچ عیبێکی نییە ئەمە بە حەسەنات خوای پەروەردگار تاقیەکاتەوە لعلهم يرجعون تاکو بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار بۆیە ئەو ئینسانە قەت نابێ وا بیرکاتەوە ئەبێ ئەمیش بە تاقیکردنەوەی خوای پەروەردگار تێپەڕێ ڕزگاری بێت لەبەرچی شکرانی خوای پەروەردگارکە حەقی ماڵەکەی خۆی بدا پێی نەبڕێ لە عیبادەتی خوای پەروەردگار وەکو گوتمان ئەم تاقیکردنەوەیە لە دنیادا بوو هەمووان ئەگرێتەوە تاقیکردنەوەی خۆشگوزەرانیە یاخود تاقیکردنەوەی بەڵاو ناڕەحەتیە دەبێت ئینسان هەوڵی بدا تێدا تێپەڕێ و وەکو دەڵێ نەتیجەی سەرکەوتن بەدەست بێنێت مامۆستا بەڵا بەواتای ئەوەی کە خوای گەورە ڕقی لەو کەسەیە کە بەڵاو تاقیکردنەوەی بەسەردێنێ بێگومان نەخێر هەموو بەڵایەک ئەوە نێمانای ڕق بێت لەوانەیە بەڵایەک ئێمە وشەی بەلامان هەیە وشەی ئیبتیلامان هەیە وشەی بەلا عامەتەن لە بۆ کاتێک کە خوای پەروەردگار عقوبەی ئینسانێکەدا بەلا بەس ئیبتیلا لە بۆ ئینسانی ئیماندارە کە خوای پەروەردگار خۆشی ئەوێت تاقی کاتەوە ئەوێ لە گوناهەکانی پاک کاتەوە ئەوێ منزیلەتی بەرز کاتەوە ئەوێ ئینسانە پاک بێتەوە لە هەموو گوناه حتا يلقى الله وما عليه خطيئة تا کاتەوە خوای پەروەردگار و هیچ گوناهێکی پێوە نەمێنێ و پاک بێتەوە
ئەمە لایەک بەلا هەنێکی ترشمان هەیە عقوبەی خۆی پەروەردیگارە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانی وا هەیە یەحڕم من الرزق بالذنب يصيبه لە هەندێک نیعمەت بێبەش ئەبی بەهۆی گوناهێکەوە کردوتە بەهۆی گوناهێکتەوە لە هەندێک نیعمەت بێبەشەوی کابرا دەڵێ وەڵاهی تووشی شتێک بوومە یان گوناهێکی کردووە بەڵام لە دوایە تەماشاکەی تووشی ناڕەحەتیەکە بێت تووشی قورسێ زانایانمانە فەرموون چی ئەفەرموون وەڵاهی ئەگەر ئێمە گوناهێکمان کرد بێ سەلەفی ساڵح فەرموون ئەگەر گوناهێکمان کرد بێ چوونێتەوە ماڵەوە ئەگەر بە ڕووگرژی خێزانەکەم بێ خۆی پەروەردگار عقوبەی داوە الله بۆی خۆی گەورە پاکم کات بۆی خۆی پەروەردگار نا عقوبەش ئەمە تۆ گوناهێکت کردووە گوناهێکت کردووە خۆی پەروەردگار لەوێ ئەچیتەوە ماڵەوە مناڵەکە بەگوێ ناکە تەماشاکە دەوێت بگەڕێیتەوە بەلای خۆی پەروەردگار پاکە دەکاتەوە بەردەوام تۆ وامەکە ئەوی جوان ناکە تەنانەت دەفەرموون ئەگەر وڵاخەکەم جووتەیەکی لێدا بێتم خۆی پەروەردگار تحقیق کردومەتەوە بە تاوانێک مادام تاوانێکم کردووە سوفیانی ثەوری یەکێکە لە سەرمەزە بوو پیاوێکی گەورە و عالمە مامۆسای زۆرێک لە زانا بەڕێزەکانە ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ 5 دانە ساڵ نەمتوانی شەو نوێژکەم یعنی ئەم شەو نوێژەی ئەم ڕۆکەنە لەوانەیە ئینسانی وا هەیە تەمەنی گەشتووەتە 40 ساڵ هەتا ئێستا شەو نوێژی نەکردووە یعنی شەو نوێژ عیبادەتێکی سەرەکی بووە لە لای زانایان عیبادەتێک بووە نەکردنی نەبووە ئەفەرمێ 5 دانە ساڵ نەمتوانی شەو نوێژکەم لەبەرەوەی گوناهێکم کرد لەبەرەوەی گوناهێکم کرد هەستەکەم شانم قورس بووە چاوم قورس بووە ناتوانم هەستم بە ئیسراحەت شەو نوێژی خۆم بکەم ئەمە چی ئەو گوناهەم کردو لێرە خۆی پەروەردگار ئەم ئینسانە زیاتر تەشجیعەکە پاکی ئەکاتەوە وەکو عقوبەیەکیش بۆ تاوانەکەی لێرە لەشی قورسە بێ یعنی تەماشاکەی ئینسانی وایە دەڵێ ناتوانم بچم بۆ مزگەوت بۆچی ناتوانێ حتمما لەلایەکەوە بڕۆ ڕێگریەکی هەیە ئەم ڕێگرێ چییە ئەم هۆکارە چییە تاوانی زۆرە خراپەی زۆرە خی پەروەردگار ئەم نیعمەتی نوێژە کە 27 نوێژە نایدا بەم ئینسانە تۆ یەکدامە لە ناو نوێژابی لە ناو گوناهابی ئەم ئەجرە گەورەی بۆ تۆ نییە کابرا دڵ ناتوانم شەو نوێژکەم بەڵام ئەتوانێت تا سەعات 12 سەیری فیلم بکە تا سەعات 12 بەدیار فەیسبوک و وەکو دەڵێ بەدیار شتی پڕوپوچ و توڕەهاتەوە دابنیشێ بەڵام لە 12 بەدواوە نەتوانێت تەنها نیو ساعت عیبادەت بکە یاخر تۆ لەم لاو لە ناو ناڕەحەتی لە ناو بێفەرمانی خۆیابی لەو لاوەخوا ئەم نیعمەتە بە تۆ نابەخشێ ئەهلی شەو نوێژ ئەهلی شەڕەفن ئەهلی کەڕامەتن ئەهلی عیبادەت ئەهلی ڕێزن لە لای خۆی پەروەردگار تۆ لەم لاوە ڕۆژ حتا ئێوارە لە ناو گوناهابی بڵێ منش ئەتم عیبادەتی خۆمەکەم خوا هەڵ ناخەڵەتێ خی پەروەردگار ئینسانەکانی خۆی ئەناسێ و کەسێک شیاوی ئەو پلە بەرزە نەبێ خی پەروەردگار بە دوونوێژ ئەو پێی نابەخشێ بە نوێژ مامۆستا هیچ ینی هەندێک کەس یان دەگوترەیە نازانم دەقی لەسەرانی کە سەدەقا بەڵا دەجێڕێتەوە کە تۆ سەدەقەیەک بکەی کە تۆ خێرێک بکەی کە تۆ چاکەیەک بکەی خی گەورە بەڵاو ناڕەحەتێک لەسەر لابایان تووشت نەکە ئێمە کرێەوە لە باسی ئەوەیە باسیکەین بڵێن چی بکەین چۆن بەڵاکان لە خۆمان دوورکەینەوە ینی بەچی ئینسانێک تووشی ناڕەحەتیە بێ بەچی لە خۆی دوورکاتەوە یاخود چی بکەین تا تووشی بەڵا نەبین یاخود تووشی بەڵا بیتە چی بکەین لای بەرین ئەین کۆمەڵی هۆکارمان هەیە زانان بە پێی حەدیثەکانی پێغەمبەری خوا یاخود خۆیان ئەنجامیان داوە دوور کەوتونەتەوە ینی تەماشاکە ئیمامی مالیک کابرا دێتە لای دەڵێ ئەی ئیمام داوای شتێکی لێکە ئەفەرمێ بڕۆ بیرێک هەڵکەنە لە شوێنێکە بیرێک هەڵکەنە با خەڵکی ئیسفادی لێکە نەخۆشەکە چارەسەرە بێ کابرا قاچی هێشێ ئەژنۆیە هێشێ هاتوتە لای ئیمامی مالک داوای لێکە خوا شیفای بۆ بنێر دوعای بکە ئەڵێ بڕۆ لە شوێنێکە کانیاوێک بیرێک لێدە خی پەروەردگار شیفات بۆ ئەنێرێ ئەڵێ وەڵڵا چوم کانیاوم لێدا بیرم لێدا خەڵکی ئیسفادێکە خی پەروەردگار شیفای بۆ نێر کەواتە یەکێک لە هۆکارەکان بۆ ئەوەی خی پەروەردگار بەڵا لە ئینسان دوور کاتەوە ئەوەیە صدقة بك الصدقة تدفع البلاء صدقة بيغمري خو أفرمي على اللي أثر لها تو أفرمي صدقة كردن مال بخشين خواي پروردگار بلال بويا لحديث ثلاثة أفرمي إنساني وهي خواي پروردگار قدرا لأسمان كانوا بريادي داو توشي نارحتي بي توشي بلا بي بوي برا بلام وسيلة شيء وسيلة كتشيا أفرمي صدقة جكا بفرماني خواي پروردگار بلا كلا أسمان بي بقريتو ئەم ئینسانە سەدەقەکەی کردو بەڵاکە لە ئاسمان بەرەو ڕێیە
سەدەقەی کردو خی پەروەردگار ئیگەڕێنێتەوە. هەروەها دوعا و پاڕانەوە بەرامبەر بە خی پەروەردگار. خی پەروەردگار بیسەرە بینەرە، خی پەروەردگار بەندەکانی خۆی ناسێ، هەتا لە خی پەروەردگار پاڕێتەوە، خی پەروەردگار لە بەڵا دوور دەکاتەوە، ناز و نیعمەتی خۆی بەسەرتە ئەڕێژێ. قورئان خوێندن، قورئان شیفایە لە بۆ دڵەکان، ڕەحمەتە لە بۆ ئینسانەکان. ئەگەر ئینسان بەردەوام قورئان بخوێنێ، بەردەوام لەگەڵ قورئانە ڕوو بچێ، بیکاتە ذیکری ڕۆژانەی خۆی، بێگومان خی پەروەردگار لە بەڵا، لە ناڕەحەتی، لە دڵتەنگی، لە غەم و پەژارە، لە زۆرێک لەمانە خی پەروەردگار ئیپارێزێت. زۆر سپاس بۆ مامۆستای عزیز و خۆشەویست مامۆستا حەمزە شوانی زانە ئەیەنی ماندوومان کردی و سوپای گەورە ئینشاءڵڵا بوت بە ئەجر و پاداشت نووسێت. خوارتان ڕازی و دەستان خۆش بێ. بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست، سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵ ئێمە بوون و کاتی خۆتان بە ئێمە بەخشی. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکات، دەروی خێرمان لێ بکاتەوە لاماندا لە بەڵا کە بەڵاشی بەسەرداهێنانیان تاقیکردنەوەی بەسەرداهێنێن، سەبرمان پێ ببەخشێ بۆ ئەوەی تێیدا دەرچین و بە عیبادەت و بەرزبوونەوەی مەنزیلەت و پێگەمان لە لای خوای پەروەردگار بۆمان حساب کات و بۆمان بشکێتەوە. زۆر سوپاس بۆ ئێوەی خۆشەویست، بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان لەگەڵ.